گرنگە بڕیار بدرێت لە شوێنێکا بکرێ کە تەختکردنی شاخێکی لێ نەکەوێتەوە، کوێربوونەوەی کانیکانیاوی لێ نەکەوێتەوە. هەر خراپ بەکارهێنانێکی شاخەکان ئەبێتە هۆی تێکدانی ژینگە، بێتە هۆی تێکدانی ئەو ئیکۆسیستەمەی کە هەیە. سەرچاوەی سەرەکی زۆربەی ڕووبارە سروشتیەکان لە جیهانە لە شاخەکانن، کاتە شاخەکان خەزانێکی گەورەی ئاون بۆ ئێمە. داڕشتنی ماستەرپلانێکی گشتگیر بۆ شارەکان توانای پاراستنی ژینگەی هەیە. ئەمڕۆ شاخ و چیاکانی باشووری کوردستان لەژێر هەڕەشە و مەترسیەکی گەورەدایە بە هۆکاری جیاواز لەسەر ئاستی ناوخۆیی و دەرەکیش. لە ناوخۆدا بە بیانووی گەشەپێدانی ئابووری بە بیانووی دروستکردنی یەکەی نیشتەجێبوون ئەم شاخانە تەختەگرێن، دارستانەکان لە ناوە برێن، دارەکان هەڵ ئەکەندرێن. ئێمە لە بازیان ئەو شاخ و چیانە ئەتەقێندرێتەوە لە ناو دڵی دارستانە خۆڕسکەکاندا کانە بەردا ئەندرێ و ئەو دارستانانە لە ناوە برێ و شاخ و دۆڵەکانیش تەختەکرێ. لەسەر ئاستی دەرەکیش کاتێک ئەبینیت کە لەسەر سنوورەکان بە هەموو شێوازێک تۆپبارانەکرێ و لە ئێستا تۆپبارانەکانیش ئاستێکی جیاوازتری بەخۆ بووینەوە. تۆ ڕوبەڕووی داگیرکاری بوویتەوە کە ڕۆژانە سروشتەکەت شاخ و داخەکانت تۆپبارانەکرێ و دارستانەکانت ئەسووتێنرێ. لە هەواڵەکانە ئەبینیت کە دارت هەیە تەمەنی 200 ساڵە، درەختت هەیە تەمەنی زیاد لە 200 ساڵە، ڕۆژانە ئەسووتێنرێ. ئەگەر ئەمە جاریکە کۆبکەمەوە ئەمێ ئەو بڵێم کە سروشتی ئێمە شاخ و چیا و دۆڵی ئێمە لەژێر هەڕەشە و مەترسیەکی زۆر گەورەدایە لە ناوخۆ و لە دەرەکی ئەوەی کە ئەمڕۆ لە ناوخۆیان بەتایبەت ئەگوزەرێ تەختکردنی شاخی گۆیژەیە کە بە بیانووی دروستکردنی یەکەی نیشتەجێبوون خەریکە شاخەکە لە ناو ئەبرێ. ئەوەی ئەمڕۆ لە گۆیژە ئەگوزەرێ تەختکردنی شاخێکە، قڕکردنی هەمە چەشنەی زیندەوەرە، قڕکردنی هەمە چەشنەی ڕوەک و ئەو گیا و سەوزاییە کە لەوێ هەیە. هەڵبەتە پێشتر ئەم شاخ و داخە زیاد لە 8 دۆنمونی و دارستان بووە، درەختی بەردار و شوێنێکی زۆر بەپیت بووە. بەڵام لە ئێستا جگەلەوەی کە ئەمن نەپارێزراوە ئەم شاخەش بەم شێوازە لە ناو ئەبرێ. بۆیە ئەوەی کە ئەمڕۆ لە گۆیژە ئەگوزەرێ ئیکۆسایدی یان لە ناوبردن و قڕکردنی سروشت و ڕەگەزەکانی سروشتە. دروستبوونی شاخەکان بە پرۆسەیەکی جیۆلۆجی ئاڵۆز و درێژخایەنە دروست بوونە، یعنی لە ڕۆژ دوو ڕۆژە دروست نەبوونە، بە سەدان هەزار ساڵ و بگرە ملیۆنەها ساڵ شاخەکان بە تەمەنی جیاجیا دروست بوون و هەڵتۆقین و بەرز بوونەتەوە و بە پێی بیدۆزە جیۆلۆجیەکان لەم لە کاتەشە کە ئێمە قسەی تیاکەین شاخەکان هەر لە جوڵەن و بەرەو بەرزبوونەوە ئەچن و لە لایەکیشەوە باڵانسێکی تر کە داخوران و کەش و هەوایە لیان کەمەکاتەوە بۆیە ئەو باڵانسە ڕاگیرەکەن و بەرزایەکی خۆیانە پارێزن. وەکوتم سەدان هەزار ساڵ و بگرە ملیۆنەها ساڵی ویستووە تا ئەم شاخانە دروست بوونە بە پێی شاخەکانە گۆڕێ ئەم تەمەنانی کە باسم کرد. و پێشتری ژودمان شاخەکان بە شێوەی زنجیرەین و ئاراستەیەکی دیاریکرایان هەیە. بۆ نمونە چیاکانی کوردستان، زنجیرە شاخەکانی کوردستان ئەگەر بینین هەمویان بە شێوەیەکی نزیکەی تەریبن بەیەک، هەمویان ئاراستەکانیان کۆتاییەکیان بەرەو باکووری ڕۆژئاوایە و سەرەتاکەیان لە باشووری ڕۆژهەڵات و دەستپێکە. درێژکراوەی چیاکانی کەنداوی عەرەبین لە گەروی هورمزۆ درێژە بێتەوە کە ناونراوە چیاکانی زاگرۆس تا ئەگاتە سنووری کۆتا سنووری بە یەک گەیشتنی ئێستای عێراق و ئێران و تورکیا کە لەو سێگۆشەیە بە یەکە گەن و جارێکی تر ئاراستەکانیان ئەگۆڕێ لە ڕۆژهەڵاتەوە بەرەو ڕۆژئاوا کە چیاکانی تۆڕۆسیان پێوترێ. ئەوەی ئێمەین لە دامێنی چیاکان و لە دوتوی چیاکانی زاگرۆسین.
شاخەکان لە شێوەی زنجیرەن بە زۆری و ئاراستەیەکی دیاریکراوێن هەیە لە هەر ناوچەیەکی جیۆلۆجی و جوگرافی جیهانە. لە ڕووی ئاستی جیهان بڵێن شاخەکان کەوتونەتە ئەو ناوچانەی کە بەیەگەیشتنی پلەیتەکانن توێکڵی زەوی کە بەرێکەکەوێ و بیردۆزێکەیە کە پێوتێ بیردۆزی ڕەگی شاخەکان. ئەو بیردۆزە ئەڵێ شاخەکان چەندیان بەسەر زەویەوە بەرز بووەتەوە بە هەمان شێوە بە توێکڵی زەویشا چوونەتە خوارەوە وەکو بە شێوەیەکی گشتی باڵانس و هاوسەنگێکیان بۆ توێکڵی زەوی و بۆ سەر زەوی دروست کردووە. لە ڕووی کەشوهەواوە خۆمان نەزانین شاخەکان هۆکارێکی سەرەکین بۆ خۆشکردنی کەشوهەوا بۆ فێنکردنی و بۆ بەفروبارانی زۆر چونکە لە بەرزایی شاخەکانەوە چینە هەواکان کە هەڵگری بەفروباران و ئەو هەڵمەند کە دێن بەرزە بنەوە و ئەگەنە چینە ساردەکان و دابارنە سەر ناوچە شاخاوەکانە. ئێمە لە شارێکی وەکو سلێمانی ئابینین چوار دەوری بە شاخ گیراوە زۆر بەمان هەستی پێەکەین کە بوونی شاخەکان چۆن وای کردووە جیاوازی کەشوهەوا تەنانەت لە شوێنێکی وەکو سلێمانیا دروست بێت تا بەرەو بناری شاخەکان دێن بەرەو بناری گۆیژە دێین ئەبینین چەند پلەیەکی گەرمی دابەزێ لە هاویناوە بە زستانانە ئەبینە هەندێک جار بەفر و ڕێهێڵە و باران لە بناری شاخەکەیە بەڵام لە خوارەوە لە بەختیاری و لە گەڕێکی لە بەکرەجۆوانە یا لە چەمی تانجەرەوە بینین کەشوهەوا جۆرێکی ترە. ئەمە لە ڕووی کەشوهەواوە لە ڕووی غابات و دارستانەوە بینین زۆربەی ناوچە شاخاوەکان بە دار و درەختی زۆر مێژووی و دەگمەن داپۆشراون و بوونەتە هۆی هێلانەیەک بۆ زۆربەی گیاندارە سروشتیەکان. گیاندارەکان لە سروشتاتایە گەشاکەن و تایە ئەژێن و زیادە بن و درێژە بە ژیانی خۆیانە دەن. گرنگیەکی تری گەورەی شاخەکان ئەوەیە کە سەرچاوی ئاون بەڕاستی ئێمە بینین هەرچی کانیا و هەرچی کارێز و هەرچی ڕووبارمان هەیە سەرچاوەکانی لە شاخەکانەوە سەرچاوی گرتووە. چۆن باران لەسەر زەویە ئەبینین لە بەرزاییەوە کە بابارێ ئەو لافا و ئاوە ڕێژنانەی دێتە خوارەوە لە بەرزاییەوە بەرەو چەمەکان بەرەو مزمایەکان دێ بە هەمان شێوەشان بەشانی ئەوە تەریبەوە بە ژێر زەویشا ئاوی ژێر زەوی لە شاخەکانەوە داگەڕێتە خوارەوە بۆ نزمایەکان و وەبێتە هۆی سەرچاوی کانیا و کارێزەکان و کۆگاکانی ئاوی دەوڵەمەندکردنی کۆگاکانی ئاوی ژێر زەوی. وەکە بین لە شارێکی وەکو سلێمانیا بە درێژی ئەم شاخی گۆیژەیە کە پشتی سلێمانی گرتووە کە داگەڕی بەرەو ناو شار هەر لە مێژەوە کۆمەڵێک کارێزی زۆر بەناوبانگ و سەرچاوی ئاوی سازگاری دابین کردووە بۆ ناو شاری سلێمانی تا گەورەترینیان ئەگاتە ئاوی سەرچنار ئەو کانیاوە گەورەیە و ئەو بیرانەی کە لێ درێ ئەبینی ئەگاتە ئاو کە سەرچاوەکەی هەمووی لە بەرزایی شاخەکانی دەوروبەری سلێمانیەوە کە لە پیرەمەگرونەوە لە شاخی ئەزمڕەوە بەو لێژایانە دێنە خوارەوە بۆ ناو شار و بوونەتە سەرچاوی ژیان و بوونەتە سەرچاوی ئەو کانیاوانەی کە دروست بوون. لە زانستی سەرچاوەکانی ئاوە بە شاخانە و نەچڕڵ وۆتە تاوەرز مەبەستمان چێ لەم ساوەتە تاوەرز لە هەندێک شوێنە ئەتەوێ ئاو تەوزیەکەی بەسەر شوێنەکە تەوەرەشی بۆ دروستەکەی خەزانێکی ئای بۆ دانی تەوزیەکەی بەسەر شوێنەکانە لە زانستەگاوای پێڵان بە شاخەکان کە سەرچاوەیەکی خەزانێکی ئاوە دابەشەوێ بەسەر شوێنەکانە بۆ نمونە ئەگەر سەری هەردوو ڕووباری جدە و فراتکەین لە شاخەکانی تۆرۆس و هەڵاقوڵێت ئەگەر سەیری هەردوو ڕووباری زەی گەورە و زەی بچوو بکەین لە شاخەکانی زاگرۆس و هەڵاقوڵێ کەواتە سەرچاوەی سەرەکی زۆربەی ڕووبارە سروشتیەکان لە جیهانە لە شاخەکانن کاتە شاخەکان خەزانێکی گەوری ئاون بۆ ئێمە کە بەفر و بارانەکان لێ بارێ ئەبێ بەهۆی دروستبوونی ڕووبار و ئەبێ بە دروستبوونی کانیەکان ئەگەر بین ئەم سکێڵە بچووکەینەوە بهێنە سەر شاری سلێمانی لە شاری سلێمانیا بینین ئێمە شاخی ئەزمەرمان هەیە لە شاخی ئەزمەرە یەکێک لە کۆگا گەورەکانی ئاوی ژێرزەوی شاری سلێمانمان کۆگای کۆمیتانی پێڵێن ئێمە کۆگای کۆمیتان بەشێکی دەرچەکانی بەشێکی دەرچی ئەو چینە بەردانە لە شاخی گۆژە و ئەزمەر دەرەکەوێت
بەشێ لە سەرچاوی ئاوی سلێمانی کە سلێمانی وەختەوەی دروست بووە لە بناری ئەم شاخانەوە هاتووە کاریازیان ڕاکێشە هێنانەتە ناو سلێمانی. هەروەها لەو کۆگا ئاوێەوە کانیەکانی تابین و کانیەکانی سەرچنار و کانی ساراوی سوبحانەوە و کانی بێسان سوور لەم کۆگا ئاوێەوە هەڵەقوڵێ. کەواتەیەکێ لە سەرچاوە گرنگەکان بۆ شاری سلێمانی کە ئاوی شاری سلێمانی دابینەکە کانی سەرچنار یەکێ لە نمونونەکانە کە لە ساسی پێنجی ئاوی خواردنەوەی شیرینی سلێمانی دابینەکە لەو کۆگا ئاوێەوە هەڵەقوڵێت. کەواتەیەکێ لە کۆگا گرنگەکانە کە پەیوەستە بە شاخەکانمانەوە. یعنی بۆ نمونە ئەگەر لە سلێمانی 600 ملیم باران ببارێ لە شاخی گۆیژە و ئەزمەڕا 300 ملیمیدا چۆڕێت تەغزیەی کانیەکانی تابین و سەرچنار و ئەوانەیەەکە. بۆیە گرنگە ئەو سەرچاوانە بپارێزین ئاگامان لێبێ پەتادی شاخەکانمان و لە زۆر لە شوێنانی جیهانە لە وڵاتانە ئەم شوێنانەکرێ بە شوێنی پارێزی نە سروشتی تێگەدەن نە دەستکاری ئەەکەن. لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە ساڵی 2022دا توێژینەوەی ماستەرنامەیەکمان ئەنجام ماوە لەسەر کاریگەریەکانی ژینگە بە شێوەیەکی گشتی لەسەر ئەو پرۆژانەی کە لە ناوچەی شاخی گۆیژە دروست کراوە. لەم توێژینەوەیە سەرەتا باس لە گرنگی ئەم ناوچەیەمان کردو بە شێوەیەکی گشتی لەسەر مستەوای سلێمانی. تەڵعاان ئەگەر باس لە تایبەتمەندیەکانی هەر تایبەتمەندێکی سروشتی بکەین لە ناو شارەکاندا بە شێوەیەکی گشتی کۆمەڵێک خزمەتگوزاری زۆر جیاواز بە شێوەیەکی ڕاستەوخۆ یاخود ناڕاستە خۆ پێشکەش بە دانیشتوانی شارەکان دەکات کە ئەم خزمەت گوزاریانە وەکوتم دەکرێت لە ڕووی ئاوهەواوە بێت لە ڕووی خاکەوە بێت لە ڕووی بڵاوبوونەوەی جۆری نەخۆشیینەکانەوە بێت کە وەکوتم بە شێوەیەکی ڕاستەوخۆ یاخود ناڕاستەوخۆ ئەم خزمەت گوزاریانە دابین دەکات. تایبەت بە کەیسی شاخی گۆیژە وەکو هەر تایبەتمەندێکی کەی سروشتی لە ناو شارەکاندا کۆمەڵک خزمەت گوزاری پێشکەش بە دانیشتوانی شاری سلێمانی دەکات. گرنگترین لەو خزمەت گوزاریانەی کە من لە ئەنجامی لێکۆڵینەوە و توێژینەوەکەم بۆم دەرکەوتووە ئەوەیە کە سەرچاوێکی گرنگی ئاوی ژێرزەوی سلێمانی دادەنرێت بە حکومی پێکاتەی خاکەکەی و پێکاتی ئەمچەیە بە شێوەیەکی گشتی. لەگەڵ ئەوەشدا وەکو سەرچاوێکی ئاوی ژێرزەوی دادەنرێت لە هەمان کاتا کۆمەڵک ڕێڕەوی ئاوی سروشتی تێدایە کە ئەمانە بە شێوەیەکی گشتی کاریگەری خۆیان هەبێت لەسەر جۆر و بڕی ئەو ئاوەی کە لە ژێر زەویدا هەیە و ئێمە سوودی لە دەبینین. لە هەمان کاتا لە ڕووی ڕێخستنی کەشوهەوای سلێمانیشەوە ئەمیش تایبەتمەندێکی کەی ئەم ناوچەیە کە کار لەسەر ڕێخستنی کەشوهەوای ناو شاری سلێمانیەکە بە شێوەیەکی گشتی. لەگەڵ ئەمانەشدا و کۆمەڵێک کە لە خزمەت گوزاریەکان هاوکات شاخی گۆیژە یەکێکە لە تایبەتمەندیە سروشتەکانی شاری سلێمانی کە هاوکات ناسنامەیەکی ئەم شارەشە. بەپی ئەو زانیاریانی کە من وەرم گرتووە لە ڕێکخراوی کوردستان ڤۆتەرینگ فاوندیشن کە لەژێر ناونیشانی کتێبێکمان هەیە بە ناوی ڕێبەری ڕۆکی شاخی ئەزمەڕ گۆیژە 666 جۆر ڕۆکی جۆراوجۆر لەم ناوچەیە دەستنیشان کراوە کە 10 جۆر لەم ڕۆکانە لەسەر مستەوای عێراق بۆ یەکەم جار بۆ دۆزراونەتەوە. هاوکات 7 جۆریان لەم ڕۆکانی کە لەم ناوچەیەدا دیاری کراون سەر مستەوای جیهانیە با بڵین تا بۆ یەکەم جار بووە تۆمار بکرێت. یەکێک لەو جۆرە ڕۆکانی کە لەم ناوچانە دیاری کراوە ڕۆکی سالڤەی عەلی ئەسکەریە کە نووسەری کتێبەکە بەم ناوە دەستنیشانی کردووە کە ئەم ڕۆکە تا ساڵی 2016 لە لیستی سووری ڕێکخراوی IUCN-دا بووە کە جۆرێک بە لەو ڕۆکانی کە مەترسی لە ناوچوونی هەبووە لە جیهاندا. شاخەکان لەبەرەوەی گرنگیکی زۆر گەوریان هەیە لە ڕووی جیۆلۆجی و جوگرافی و سوودەکانیان بۆ مرۆڤ ئەبێ زۆر بە وریایی مامەڵەی لەگەڵا بکرێ بەڕاستی هەر بخراپ بەکارهێنانێکی شاخەکان ئەبێتە هۆی تێکدانی ژینگە بێتە هۆی تێکدانی ئەو ئیکۆسیستەمەی کە هەیە ئەو گیاندار و ڕۆک و پەلەوەرانی کە لەو شاخانەیە هەیە ئەبێ مرۆڤ کاتێک زەوی بەکارێنێ چاوی لەوە بێکە بۆ ماوەیەکی درێژخایەن زیانی گەورە بە زەوی نەگەیەنێەوە زەوی ئەو بەخشەی پێداوە بەردەوام بێتایە. بەڕاستی خراپ بەکارێنانی شاخەکان یەکێ لە هۆکارەکانی ئەوەیە کە تۆ دەستکاری ئاوی سەر زەوی و ئاوی ژێر زەویەکەی ئەگەر خراپ بەکاری بێنی خۆی باشیش بەکاری بێنی بڕێ هە زیانی پێگەی بەڵام هەوڵ درێک کەمترین زیانی پێ بگەێنرێ. بۆ نمونە تۆ کاتێک ئەو شاخانە لەم بەرزایانەوە کە ئەیکەی بە شوێنی نیشتەجێبوون و بە شێوەیەکی هەڕەمەکی ئەگەر وردەکاریتیانە کرێ ئەو بارانەی دابارێ ئەو بەفرانی دابارێ سێ ئاراستە وەرەگرێت بەشێکی ئەبێتە ئاوی ژێر زەوی بەشێکی ئاوی سەر زەوی بەشێکی ئەبێ بە هەڵم و کەشوها خۆشەکە بەڵام لە سروشتی خۆیان بەڵام کاتێک کە خراپ دەستکاریەکرێ
ئەم ڕێژانە ئەگۆڕێن بە تایبەت ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەوی ئاوی ژێرزەوەکی لەوەیە پیس بێ لەوەیە تۆ دەرچەیەکی پیسبوونی بۆ بدۆزیتەوە لەو بەرزاییەوە کە ئیتر ئەو کانی و کارێزانی کە زۆر سازگارن لە ناو شارە وەکو شاری سلێمانی بەو دڵنیاییەوە نەتوانی ئاوەکی بخۆیتەوە بەکاری بێنی و ئەو ئاوی سەرزەوی کە پێشتر ڕێڕە و ڕێگەی خۆی هەبوو و چەم و چەناڵی خۆی هەبوو پێ هاتووە تۆلی ڕێگەکەی لێگری ئەبێتە هۆی تێکچوونی لافاوەکان ئەبێتە هۆی زیانگەیاندن بە شوێنە نیشتنیەکان خۆی ڕێڕەوی خۆی هەبووە تۆ دێ ڕێگەی لێگری. طبعا بەتەکیت ئەمە لە خەسڵە ژینگەیەکانە سێ خەسڵی ئەساسیمان هەیە کە ئاو هەوا و خاکە تێکچوونێکی لەم خەسڵەتانە ئەبێتە ئەوەی ئەو شوێنی کە تۆ لێژی ئەو ژنگی لێژی شیاو نەبێمەوە بۆ نیشتەجێبوون و کۆچی مرۆڤ ڕووبدا ئەو لە تەمان لە مێژووە زۆر ئەمە ڕوویداوە کە ژینگە تێک چووە مرۆڤەکان بە لێشاو کۆچیان کردووە و ئێستش ئەم شتە بینین ئێستا لە عێراق ڕووەدا کە خواروی عێراق ژینگەی ئاوی پیس بووە و کەمی کردەوە بۆی وڵاتانی سیاسی وڵاتانی دراوسیەوە واگرۆ کۆچی خەڵک لە خواروی عێراق دێ بەرە و باکووری عێراق ئەکری ئەمە خراپتریش بێ و گەورەتریش بێ دموگرافی ناوچەی خۆشمان بگۆڕێ بۆی ئەم تێکچوونە ژینگەیانەوە. یەکێ لە گرنگی تی شاخەکان وەکو پێشتروتم بە بیردۆزێک ئەڵێ شاخەکان ڕەگیان هەیە ڕەگیان داکوتاوە بە زەویە کە پێوەتەی بیردۆزی ڕەگی شاخەکان ماونتین ڕوت ئەم بیردۆزە پێمانەڵێ کە شاخەکان هاوسەنگی زەویان ڕێکخستووە بە تایبەت بۆ بوومەلەرزە بۆ ڕوودا و سروشتیانەی کە ڕوەدەن زەویان لە حاڵەتێکی سروشتیا ڕاگیر کردووە. هەر دەست درێژیەکی مرۆڤ لە پرۆژەی زۆر گەورەیە هەندێک جار کاریگەریە کاتە سەر ئەم بابەتانە بە تایبەت جاری وا هەیە بینی بەنداوێکی گەورە دروستەکرێت بە ملیۆنەها مەتری سێجار ئاو کۆکرێتەوە قورسایەکی زۆر دروستەکە بە دەوروبەری خۆیان بڕێک بوومەلەرزەی بچووک دروستەکە لەوەیە تۆنێلێکی گەورە بڕینی شاخێکی گەورە لە دەوروبەری خۆی بە سکێڵێکی بچووک لەوەیە هەندێک ئەو باڵانسە تێک بدات و هەندێک ئامادە باشتر بێ بۆ زیانی بوومەلەرزەیەکی پێشتر ئەگەر بەرگەی بوومەلەرزەیەکی شەش پلەی گرت بێ و کەم زیانی بەرکەوت بێ لەوەی ئەم جارە بڕێ زیانی زیاتر بەرکەوێ. ئەوەی کە من لە توێژینەوەکەدا دەستم کەوتووە بەپێی ئەو دراسانی کە کردومە ساڵ لە دوای ساڵ بەرفراوانبوونی ناوچەی نیشتەجێبوونەکان ڕێگاوبانەکان بە شێوەیەکی گشتی لەم ناوچەیەدا بەرفراوان بووە و زیادی کردووە بەردەوام تەبعاً زیادبوونی ئەم ناوچانش کۆمەڵێک لایانی نەرێنی هەیە بۆ سەر ژینگەی ئەم ناوچەیە لە زۆرێک لە دراسەکاندا دیاری کراوە بڵاوبوونەوەی ڕێگاوبانەکان بەم ناوچەیە دەستڕاگەیشتن بۆم ناوچانە زیاد دەکا کە ئەمیش ڕاستەوخۆ ئەتوانین بڵین سێ لایانی نێگەتیڤی هەیە کە ئەویش بریتە لە ناوچوونی ڕاستەوخۆی ئەو زیندەوەر و ناوچانی کە هەمانە ڕۆکانی لەو ناوچانەدا هەن هەروەها بە شێوەیەکی گشتی کارەکە لەسەر پارچە پارچەبوونی ئەم ژینگە سروشتیە کە ئەمەش بۆ خۆی لایەنێکی نێگەتیڤە و کاریگەری خراپی لەسەر ژینگەی ئەم ناوچەیە دەبێت یەکێکی کە لەو لایەنە نەرێنیانەی کە لە ئەنجامی دەستێوەردان بۆ سەر سروشتەکان بە شێوەیەکی گشتی پەیدا دەبێت بریتە لە ناوچوونی لایەنە سروشتەکانی ئەم ناوچەیە و پارچە پارچەبوونی کە ئەویش زیانی زۆری بەلایانی بایۆلۆجی و جیۆلۆجی ئەم ناوچانە دەگەێنێ لە ڕووی ڕۆکیەوە لە ڕووی گیانەوەریەوە کە ئەمانە خۆیان بخۆیان بە درێژایی مێژوو و سوودی تایبەتیان هەبوو بۆ ناوشارەکان بە شێوەیەکی گشتی. طبعا ئەو پرۆژانەی ئێستا لە شاری سلێمانی دروستەکرێت بەشە لە پرۆژەکان ڕەچاوی ئەو معایرە ژینگەیانە ناکەن و بەشێکی زۆری ئەبێتە هۆی کاریگەری لەسەر ئاوی ژێرزەوی لە مستەقبەلێکی دوورە یعنی گە حسێبی بکەین لە 10 بۆ 15 ساڵی ئایندەدا ئەبینین سەرچاوایەکەمان بەرەو پیسبوونە ڕۆن و بەرەو کەمبوونەوە ڕۆن و بەشێکی زۆری ئەم پرۆژەی نیشتەجێبوونانە کە دروست ئەکرێن سەرچاوی ئاوی ژێرزەوی بەکارهێنن کە پشت بە هەڵکەنی بیرە بەستن و بەشێکی زۆری لە ئەوانەی لە باکووری شاری سلێمانی
هەمویان پشت بە سەرچاوی ئاویژێر زەوی بەسن دەرهێنانی ڕێژێکی زۆر لە بەشی باکووری شاری سلێمانی کە شوێنی پەراوبوونەوەی سەرچاوی ئاوەکانە بەتاتی ئاوی سەرچنار بەتەکید کاریگەری ڕاستەخۆی بە لەسەر هەم کانی سەرچنار هەم لەسەر ڕێژەی ئاویژێر زەوی لە شاری سلێمانی. لێرە کۆبووینەوە لە پێناو پرسی پاراستنی ژینگە و سروشت و موڵکی گشتی بانگەوازی لە تەواوی هاونیشتیمانیان و ژینگە دۆستان و ژیان دۆستان دەکەین هەمومان پێکەوە کار بکەین بۆ ڕاگررتنی تەواوی ئەو دەست درێژیانەی کە دەکرێتە سەر سروشتی جوانی کوردستان و بە تایبەت شاخ و ژینگەی سروشتی شاری سلێمانی ڕەمزی ئەو دەست درێژیانێن کە ڕای گشتی و ڕێکخراوەکان و میدیاکانی جوڵاندووە دەست درێژیە بۆ شاخی دێرینی گۆیژە کە هەزاران ساڵە خاوەندارێتی لێ دەکەین بەڵام ئەمڕۆ و بە بەرچاوی هەمومانەوە چاوچنۆکانە گۆیژە شەقار دەکرێت هەڵدەلوشرێ و تەختی زەوی دەکرێت لە پێناو کەڵەکەکردنی سەرمایەی زیاتر و زیاتر. لە دەرەنجامی ئەو پێشێلکاری و دەستدرێژیانەی کە ئەمڕۆ بۆ سەرشاخ و چیاکان لە هەرێمی کوردستاندا هەیە ناڕەزایەتی دەنگی ناڕەزایەتی خەڵک ڕێکخراوەکان پارێزەرانی ژینگە دەنگیان هەڵبڕیوە ئەتوانین بڵێین ئەمڕۆ لە گۆیژەیە زیاتر بەرجەستە بووە چونکە بناری گۆیژەیان شاخی گۆیژە زیاتر لە بەرچاوی خەڵکی دانیشتوانی سلێمانیایە بۆ توانین بڵێن لە گۆیژە ئەم جوڵانەوەیە زیاتر فۆرمولە بوو لە بەبوونەی بانگەوازێکەوە لەلایەن تیمی ژینگەی ڕێکخراوی ئازادبوونەوە دەست پێشخەریە کرا بۆ ڕێکخراوە ژینگەیەکان بۆ ڕۆژنامەنووسان بۆ خەمخۆرانی ژینگە و ئەم گۆیژە بپارێزێ ئەم جوڵانەوەی دروست بوو ئەم جوڵانەوەیە بەو دنیابینیەی کە وەستانەوە بەرامبەر هەر دەست درێژیە کە ئەمڕۆ بەرامبەر بە سروشتی هەرێمی کوردستان ئەکرێ و بە تایبەتتر لەسەر شاخەکان کە ئەمڕۆ لە چای مامەندا لە پێنجوێن لە دەربەندیخان لە بازیان لە شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان بەردەوامە ئێمە لە کوی ئەم پێشێلکاریانە بێدەنگ نەبین بەڵام لەمڕۆدا ئەو زەوتوانایی کە هەیە ئەو دەنگ هەڵبڕینەی هەیە لەسەر گۆیژە بەرجەستە بکرێ ئامانجی سەرەکی ئەم جوڵانەوە ئەوەیە کە کۆی پرۆژەکانی بناری گۆیژە ڕابگرێت وێنە سەر شەیدی تایە ئەو نییە خوێنی شەهیدە بۆ بەرگری لەم چیایە ڕژاوە بۆ ئێوە بەو ژێرە بۆ بەرگری لەم چیایە ڕژاوە بۆ پارێزگاریکردن لە شاخەکانی کوردستان و لە سروشتی جوانی کوردستان بەڕاستی ئەبێ بۆ کارکردن لە هەر پرۆژەیەکی گەورەیە کۆمەڵی ڕێوشوێنی گرنگ بگرێتە بەر بۆ بە پلانێکی زۆر تۆکم و زانستیانە و ڕاوێژ بە کۆمەڵی دەستگای پەیوەندیدار بکرێ بە شێوەیەکی دڵسۆزانە بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگیرێت بۆ پاراستنی ژینگە جاری وا هەیە تۆ لە وڵاتە خوا پێداوە پێشکەوتوەکانە پرۆژەیەکە کرێت 100 لە ناوە بە ینی ئەبێت چەنەهادار لە بری ئەوە بچێنێتەوە خزمەتی بکە نەکەر بیچێنەوە بەجێ بێڵێ بۆیە لێرە شابێ ڕاوێژ بە دام و دەستگا زانستیەکان بکرێ بە زانکۆکان بکرێ بە سنتری توژینەوەکان بکرێ کە تۆ پرۆژەیەکەکەی زیانەکانی چییە و چۆن ڕێگەی لێگری ئەبێ پێشوەخت ئەمانە هەمووی چارەسەر بکرێت و ڕێگەی لێ بگریە کە زیانی گەورە نەگەیەنێ بە شوێنەواری ئەو پرۆژانەی کە دروست دەکرێ. بەنسبەت پاراستنی تایبەتمەندی سروشتیەکانەوە زۆر گرنگە ئەو تایبەتمەندیانە بە شێوەیەکی زانستی بپارێزرێت دەکرێت ئێمە لە ڕێگەی کۆمەڵێکی یاسا و قوانینەوە ئەم هەوڵ بدەین ئەم ناوچانە بپارێزین و ئەو کەسانی کە دەستدرێژیان هەیە بۆ سەر ئەم ناوچانە ڕوبەڕووی یاسا بکرێنەوە هاوکات داڕشتنی ماستەرپلانێکی گشتگیر بۆ شارەکان توانای پاراستنی ژینگەی هەیە چکە لە ئەنجامی داڕشتنی ماستەرپلان بۆ شارەکان ئێمە لەسەر سێ بنەمای سەرەکی بەردەوامبوون شارەکان
گەورە دەکەین کە ئەوانیش بریتین لە بەرەو پێشبردننی ئابووری و هەمان کات یەکسانی کۆمەڵایەتی لەگەڵ پارێزگاریکردن لە ژینگە کە لە ڕێگەی پارێزگاریکردن لە ژینگەوە ئێمە دەتوانین بە شێوەیەکی بەرچاو ئەو تایبەتمەندیانە بپارێزین و هاوکات و کوتم لە ڕووی قوانینەوە ئەتوانین بیپارێزین لە ڕووی دانانی ماستەرپلانێکی گشتگیر بۆ شارەکان ئەتوانین پارێزگاریان لێ بکەین. ئەوەی ئێمە ئەمانەوێت شتێکی زۆر قورس نییە تەنها پاراستنی ئەوەی کە هەمانە ینی ئەوەی کە هەیە تێک نەدرێ بۆ منە تۆ ئەو شاخوچیانی کە هەیە مێژووی هەزارها ساڵی هەیە لە نەوەکانی ڕابردوو لە باو باپیرانەوە دراوەتە دەست ئێمەش بە ئامانەتەوە بیپارێزین بۆ نەوەکانی داهاتومان ئەمی کە داواایەکەی شتێکی زیان نییە ئەرکێکی قورس نییە ئەمە تەنها پاراستنی ئەوەی کە هەمانە بەخاڵی خاڵی دووەم جێبەجێکردنی یاسایە ئێمە هەر داوای ئەو یاسایە ناکەین بۆمە یاسای هەشتی ساڵی 2010 کە پەرلەمانی کوردستانەوە دەرچووە و حکوومەتی هەرێم ئیجبارە بە جێبەجێکردنی ئەمە شتێکە کە ئێمە داوای شتێکی زیان ناکەین چکە ئەم یاسایە بۆ خۆی بەپێی ئەم یاسایە ڕێگری لە کوێی ئەو پرۆژانەکەی کە ئەمڕۆ جێبەجێکرێ خاڵی سێم ئەوەیە ڕێگری لە تەماحکارانەی و سەرمایه‌دارانە بگیرێ ئەمە چۆن ڕێگەی لێگیرێ پێویستە جەدوای اقتصادی بۆ ئەم پرۆژانە بکرێ لەگەڵ ئەوەیە ئەم پرۆژانە ئایا پێویستن بکرێ ئەگەر پێویستن کە بە بڕوای ئێمە پێویست دین چونکە یەکەی نیشتەجێبوون زۆر هەن ئێستا لە هەرێمی کوردستانە کە لە هەزارێکی نیشتەجێبوون تێپەڕیوە سیرەکەی ئەم یەکەی نیشتەجێبوونانە لاوەچە نیوەی خەڵکی تیانەبێ خەڵکی تیانەژی و ئەگەر پێویستە گرنگە بڕیار بدرێت لە شوێنێکا بکرێ کە تەختکردنی شاخێکی لێ نەکەوێتەوە کوێربوونەوەی کانیکانیاوی لێ نەکەوێتەوە و مەساحەی زەوی و تێکدانی ئەو ژینگەیە نەبێ کە جۆری تایبەتی گیانلەبەر و زیندەوەر و ئەوانەی تیاژی بۆ یەکرێ بچنە قەزا و ناحیەکان. خاڵێکی دیکە کە خاڵێکی زۆر گرنگە پێویستە زۆر کاری لەسەر بکرێ ئەو کەرەسە بیناسازیانەی کە ئەمڕۆ بۆ دروستکردنی ئەم یەکە نیشتەجێبوونانە بەکارێت تۆ بە چیمەندە و بلۆگ ناتوانانی ماڵێکی فێنکی هەبێت تەنانەت بە بەکارهێنانی ئامێری ساردکەوەرەوەی وەکو سپلیت کێسە خەڵک ناتوانێت مۆبەڕیدەش بەکار بهێنێ چەند ساڵێکی دیکە تۆ ناتوانانی سپلیتیش بەکاربێنی چونکە لەو ڕێەوە ناتوانانی پێداویستی خۆ دابین بکەیت بۆیە گرنگکە ڕوو لە کەرەسە نەریتەکان بکرێت یەکێکی تر لە هۆکارەکان کە هۆکاری دەرەکیە لەسەر تێکدان و بەڵێن داگیرکاری شاخەکان لە باشووری کوردستان لەلایەن وڵاتانی داگیرکەرەوە پێویستە وڵاتانی حکوومەتی عێراق بە پلەی یەکەم و حکوومەتی هەرێمی کوردستان لە ناوخۆدا دانیشتوانی باشووری کوردستان و ژینگە پارێزان ڕێکخراوە نێودەوڵەتەکانی کە لێرە کارەکەن ڕێکخراوە ناوخۆیەکان ژینگە پارێزەکان ژینگە دۆستان زانکۆکان کەسانی ئەکادیمی هەموو ئەمانە دەنگ هەڵبڕن هاوکات لەگەڵیدا ڕێکخراوە نێودەوڵەتەکان لە سەراستی دنیا کوردانی دیاسپۆرا کوردانی دەرەوە کۆمەڵگەی نێودەوڵەتی هەموو ئەمانە بەرامبەر ئەم پێشێلکاریە بەرامبەر ئەم داگیرکاری و دەستدرێژیە بۆ سەرژینگە و شاخی باشووری کوردستان بوەستن چکە دوجار ئەمە جگە لە پرسی داگیرکاری پرسی تێکدانی و لە ناوبردننی شاخ و سروشتی باشووری کوردستانە و ئەبێ بۆ هەمومان ڕوون بێ کاتێکە شاخێک لە باشووری کوردستان تێک ئەدرێ یان داگیرەکرێ یان دارستانێک ئەسووتێنرێ بە بۆنەی داگیرکاریەوە ئەمە لە ناوبردننی بەشێکی کۆی ئیکۆسیستەمە لە تێکشکاندنی ئەو هاوسەنگیە کە لە ناو کۆی ئیکۆسیستەمدایە بۆیە تێگەیشتن لە ژنگە بەم دنیابینیە و ئەمە هۆکار بێ بۆ ئەوەی کە هەمومان بەرامبەر بەم دەست درێژکاری و بەرامبەر بەم لە ناوبردنەی شاخ و سروشتی باشووری کوردستان بۆستینەوە.